بله برز دلشاد شهاب پایشگاه سرکایت حکومت یاری کردستان و اندام کمیته ناوندی کارکردن کارتی کردستان زور سپاس که لگمانی جشن پیروز بید خیر هاتی بله برز دلشاد نوروز امسال جیاواستر لسالانی را بردو با پیک کمالک بارودوخی سیاسی هرمی کردستانش گرانکاری بسر دهات و تایبەتیەوە چ خوێندنەوەتان بۆ نۆرۆزی ئیمساڵ و ئەمان هەندێک گەورەیە هەیە بەر لە هەموو شت منیش جەژنە پیرۆزە لە ئێوە و لە سەرجەم بینەرانی تەلەڤیزیۆنی کوردستان بشتشار دەکەم و پێش هەموومان پیرۆزباییەکی گەرم بوو ئەو گەنجولەوە خۆڕاگرانەی دەزانن نەورۆز هەر یەک بوو هەر کەسانێک بوو هەر خەڵکێک مانایەکی هەیە بەڵام بوو ئەوانەی کەوا ژێردەستی و زوڵمیان بینیوە مانایەکی زۆر گەورەتری لە یادکردنەوە و ئاهەنگێک گەورەتر هەیە من لە بیرمانە کە سەدان گەنجی ئەم وڵاتە حاضر بوون بوو گوتنەوەی سرودی نەورۆز گیانی خۆیان دەخرتە خەتەرەوە و هیچ نەورۆزێک لە زمانی ژێردەستی تێپەڕ نەدەبوو کە دەیان گەنجی ئەم وڵاتەی ئێمە زیندانی و ئەزیەت نەدرێن بویە سڵاو لەو خۆڕاگرانە لە هەر کوێیەکە بنێستەوە سڵاو لەو دایکە جگەر سوتەوانەی کەوا دەیان ڕۆڵەی ئەم وڵاتەیان کردە قوربانی لە پێناو خۆڕاگیری گەلی کوردستان و هێشتنەوەی نەورۆز و هێشتنەوەی ئاڵای کوردستان بەسەربەرزی و هیوادارم هەمومان قیمەتی ئەو ڕۆژانە بزانین و نرخی ئەمڕۆی ئازادی و سەربەرزی کوردستان بزانین وێڕای پیرۆزبایی گەرممان بوو سەرجەم چین و توێژەکانی گەلی کوردستان و سپاس و دەستخۆشی بوو حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکوەزیران کە ئەمڕۆ لێرە لە شوێنێکی گونجاو و لە شوێنێکی شایستە بوو ئەم یادکردنەوەیان اختیار کردووە من پێم وایە جیا لە یادکردنەوەی جەژنێکی نەتەوەیی کە و هەروەها بوونەیەکی نیشتیمانی گەورە بە نسبەتی هەموو کوردستانیان و نەورۆزی ئەم ساڵ تایبەتمەندێتیەکی هەیە خۆتان دەزانن ماوەیەکی زۆرە کەوا هەرێمی کوردستان بە شێوازی جیاجیا ڕوبەڕۆی کۆمەڵێک فشاری بە ناحەق دەبێتەوە زۆرێک لەوانەی کەوا ئاشنایەتیەکی تەواویان بە خۆڕاگیری گەلی کوردستان نیە بە خۆڕاگیری قوربانیەکانی گەلی کورد نیە ممکنە وا هەست بکەن کە لەژێر ئەم فشارانەدا ئیرادەی ئەم ملەتە لاواز دەبێت یا خود چوک دادەدات بوو ئەو پیلانگێڕیانەی کەوا لە دژی هەرێمی کوردستان و لە دژی ئەو مێژوویە پڕسەروەری و پڕسەربەرزیە هەن لێرەوە دڵنیام یەکێک لەو پەیامانەی کەوا هەموو گەلی کوردستان لەسەری کۆکە پەیامی خۆڕاگیریە پەیامی ڕۆبەڕووبوونەوەی هەر پیلانگێڕیەکە کەوا ئامانج لێی لاوازکردن و لەباربردنی دەستکەوتەکانی گەلی کوردستان بێت کە بە خوێنی هەزاران ڕوڵەی ئەم وڵاتە یعنی هیچ کات ئێمە نەورۆزمان وەکو ئاهەنگ نەکردوتەوە هەمیشە بیرەوەری خۆڕاگیریە بیرەوەری قوربانیدانە و بڕوام پێ بکەن ینی مرۆڤ کرد لە ڕۆژێکی وەدا من زۆر ڕۆژم لەوانە دێنەوە بیر کە زۆر ئەستەم بوو کۆمەڵێک گەنجی کورد ئەگەر بیان ویست بواە یادی نەورۆز بکەنەوە یا خۆت ئاگیری نەورۆز بکەنەوە کاتێک ئەم یادەیان دەکردەوە هەموویان ئینتیزاری ئەوەیان دەگرت کەوا بەیانی و دوو بەیانی ڕۆبەڕووی چه چارە باشە هێشتا واسایە کاک دڵشاد ئەگەر ئەم بەرەی خۆ بدەینێ هێژی ڕۆژهەڵاتی کوردستانی باکووری کوردستانی ji ber پیرۆزکردنا جەژنا نەورۆزê گەنجên Kurdan dihêne girtin û îstîvzazkirin û dihêvejine zîndanan ez hezkem amajê bi tiştekî bidin gencên nûkeyên serdemiyên ku piştî raperînê taybet em bêjîn em ji dayk bûn me ew zulm û stema ku cenabê hewa jê behs diket nedîtiye me ya gulê bûy lê divî serdemî de em bi rengekê dî roberûyê wan zilm û stemê dibîn bi rengekê dî dihêne cînosayd û birsîkirin bû nimûne wê cemedaniyal serête ya sor ji ber wê cemedaniya sor ji ber rêbazeke pîroz 8,000 gencên barzanî hatine cînosayd û enfal kirin bi giştî miletê Kurd zêdetir 182,000 hatine cînosayd û zînde biçal kirin giring e gencê nûke yê ku divê azadiyê de Newrozê pîroz diket çi tê bigehît ji dîroka xwe heta dijminê xwe yên nûke binyasît من هەموو ئەو گوتنانەی جەنابت باس دەکەی تێدا ژیۆم نامەوێت زۆر بە شێوازێکی عاتفیانە قسە بکەم بەڵام هەموو تەمەنای من لە ژیان ئەوە کە ئەوەی کەوا ئێمەمانان بینیمان ڕوڵەکانی تری ملەتی ئێمە دووچاری نەبنەوە و قیمەتی بزانن و بزانن کەم ماڵێکی کوردستان هەیە کەوا قوربانیەکی لە نزیکی خۆی نەدەبێت کە خاوەنی شەهیدێک نەبێت کە خاوەنی زیندانیەکی سیاسی نەبێت کە خاوەنی ئەنفالکراوێک نەبێت ئەمانە یعنی پرسێکن دەبێ هەمیشە بە تایبەتی لە بوونە نیشتیمانی و نەتەوەیەکاندا بە زیندویی بهێڵدرێنەوە دەبێ بزانین ئەوەی کەوا ئەمڕۆ ئێمە
لسای دادجین لسای سیبر و خوینی او قربانی و او قربانی دران و او خوراگرانه بو اوانای که امر هم بو اما درست کرد پارزگاری کردن لامر با خو گرنگیه که هیچ کمتر نیه لوی که او قربانی لپیناوی داد را بو تجربه سیاسی تجربه شورشگیری گلی کردستان لباشوری کردستان اوی سلمان که اراده ملتان لناو ناچد اما نک هر بو ایمه درسه گوید بو اوانه که لسنگری دجاعتی ما فراوکانی گلی کردستان اجدان دبه بیر لوا بکنوا بطایبتی سیاست مدارکان عراق کلماوی 100 سال را بردو دا لنتیجه این کار کردن و نکولی کردن لمافکانی گلی کردستان عراق و کردستان و هموم روایتیان لمنطقه دوچاری تنگجه و دوچاری مردنی که به زندویی کرد ولاتی که پر دولمندی دوچاری او پری هجاری بو ولاتی که خلق دبه روی تیبکات خلقه که همو در بدر و مالویران و آواره و آوه بو بس کفایت اوی که لعراق روی دایا که بشی هر زوری لو عراقی که بشی و یک پی که لکندرا و که بداخوا استاش بیرو بوچونی که وحیا که هولاتی بون هاو نشتیمانی بون با هولاتیانی حریم کردستان با روان آبینن لما فکانیان بیبج دکن امانه هر چی که بکن هر بقدر اوانه که لپیش اوان دا زبر و زنگ و محروم کردن و کشتن و برین و برسی کردن و لنا و بردن و کیمیایی و انفال و همو امانیان لدجی اراده ملتی اما بکار هینا زور کاری که نگنجاوه هیوادارم هیچ کسی گیتر لعراق جاری گیتر بیر نکاته ولوی که برگه گرتن یا خود به سرکود کردن مافکانی گلی کردستان لناوده چون که اوانه زور لمانه به هستر بونو هم تجربه هم کردو و تجربه که هم به فشل خویانو و به مالویرانی که زور با عراق بویا من اگر به دیوی کتر بهلین لروژه که گشی وکو امرو دا به گشبینی سیری آینده بکن من بروامایا امرو حریم کردستان او روزانه به جهشتوه حریم چوه قناغی کتر دنیا گوراوه امرو او روزانه که من باس دکم او روزانه بون که اما انتظار من هبو حواله که حریم کردستان لروپر جریده یک لسوچی که دنیا بلاو بیتا امرو نوینری همو ولاتان جهان لیرن لتک جنوب سروکی حکومت حریم کردستان دا آهنگی نوروز گیرن انشالله آهنگی خوشی دبید آهنگی کرانوی رگاه همو هر جاری که کوا تنگانه کاتبی تپش اراده ملتی امای به هستر کرد و برو بونوا و دلنیام اما قنا سختانش بر دکین و با خوراگیری ملت برای آینده ای که گشتن گالدنه من اقلیت که ایسا باس من که حکمی عراق دکاد لرگی دادگی فدرالی و فشار و سرهرمی کردستان دهنت و موچه خلکی بتوانی کردستان دبرد هلوستی پارتی دموکراتی کردستان لما چندروجی رابرتی دابو ورگر ماجب و بکن بو بشتاری نکردن لحال بجارد نکانی پارلمانی کردستان بو پی که ناچت جیر باری او زبر زنگی که لرگی دادگی فدرالی و دست پینرد اتوان لم ريقوش دنيا يكتنا خلق دزوني دمي كي موي كي زور امنا حقيانه دجي حريم كردستان دا گذارين که باشي كي زور امنا حقيانه براستي لا هيچ ياسا و رسا دستور يعني لدستور عراقي دو جيگي نبوتا هم دستوره حریم کردستان یا خود شورشگیران لملاته به اراده خومان اما که آزاد بوین 10 سال پیشی اوی که عراق آزاد بید اما به خوین رولکان خومان آزاد بوین لسای را پرینده آزاد بوین اما به اراده خومان و به تیگیشتنی که درست بو واقع کردستان و بو واقع عراق اختیاری اومان کرد که شوازی پیکواجیان لعراق دا لسر بنمای دولتی که اتحادی به نظامی که دموکراتی اما زمانتی پهشتنوی او عراقی او که اما بفشار نچوینه تجیر اما به اراده خومان چوینه تجیر اما و اگر هر لاینک بیاویتن پارزگاری لسر وحدتی ام عراقه بکاد به پارزگاری لسر او بنمانه بکاد که عراقیکان ولا نوانیان دا به تایبتی هزی کاریگری بناغی آزادی عراق که حرمی کردستان بوا همو اوانه که امر حکم دکن لبغدا بنگو پیگو تنها شوینی که کواتیان دا توانی بیتی به آزادی سیاست بکن لپیش آزادی عراق لپیش روحانی صدام حرمی کردستان بوا سرچاوی آزادی عراق لحرمی کردستان و سرچاوی گرتیه ممکن نیه حرمی کردستان جاریگی تر بگرده و او دوخی که به هیچ شیوه لسر بابتی او ظلمانه که در حق حریم کراوان چه لبریارکان چه لبرینی شایسته دارایکان بداخوه که
من دڵنیام ئەم وازعە درێژە ناکێشیت و ئێمە لە هەرێمی کوردستان ئێمەش کاردی فشارمان لەدەستن و لە سەرچاوەی هێزەوە قسە دەکەین هێزی ئێمەش بڕوابوونە بە ڕەوایەتی کێشەی خۆمان بڕوابوونە بە ملەتی خۆمان بڕوابوونە بەو ئیرادەی کەوا لە نێوان گەنج و لاوان و خەڵکی ئێمەدا هەیە بۆیە دەربارەی هەڵبژاردن پارتی هەڵوێستەکەی زۆر بەڕۆنی ڕوون کردووەتەوە پارتی دژی هەڵبژاردن نەبووە و نابێت پارتی نەیگوتیە من بایکوتی هەڵبژاردن دەکەم پارتی تێبینی جددی کە من دڵنیام ئەگەر هەموو هێزە کوردستانیەکان بە دقەتەوە لەسەر ئەو ناحەقیانەی کەەوە دژ بە هەرێم کراون و ئەوە بخەینە لایەکەوە کەەوە وەکو بەشێکی ململانەی سیاسی بەکاری بینین لە دژی یەکتردا ئەم هەڵوێستەی پارتی لە ناخی زۆربەی زۆری لایەنە سیاسیەکاندا بەرجەستەیە چونکە ئەم بێهەیبەتکردنی هەرێمەی کە هەوڵبووی دەدرێت ئێمە دەبێت جارێ ئامانجی سەرەکی هەمووان پاراستنی ئەو هەیبەتە بێت اینجا ئێمە ململانی لەسەر ئەوە بکەین کێ لەم ساحەیەدا لە پێشە خۆت جارێ دەبێت ئەم هەیبەتە بپارێزی ئەم هەیبەتە تەنها ئەرکی پارتی نییە پارتی ئێمە افتخار دەکەین کە لە پێشەوەی خەڵکی تربین لە پارێزگاریکردن لەو پێگەیە بەڵام بە دڵنیاییەوە ئێمە ناچینە ژێرباری هیچ هەنگاوێک کە لە دوجار بچووکترین کشانەوە و تەراجعی بوو پێگەی دیبلۆماسی سیاسی دیموکراسی هەرێمی کوردستان بێت ممکن نییە پارتی ڕێگری لە هەڵبژاردن بکات ممکن نییە پارتی دژی هەڵبژاردن بێت ممکن نییە پارتی بایکۆتی هەڵبژاردنیش بکات بەڵام پارتی دەوێت هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت کەوا ڕێز لە دەنگ و ئیرادەی ڕەنگە جیاوازەکانی هەرێمی کوردستان تاریخی ئێمەش ئەمەی نیشان داوە شتێکی تازێنی ئێمە ادعای بکەین کاک دڵشاد بێدەما ئەم ئاغوینە بەحسێ بێ تراژیدیەت کەین ئەم بەحسێ نەخۆشیات کەین وازەختات کەین سەر خەڵکی هەرێما کوردستانێ و نیەتێن خراپێن لە پشت وان زەخت و فشاران تو دبینی خوراگریە خەڵکی هەرێما کوردستانی بە چ ڕەنگیە نەدیر لە پشتە بە هزاران گەنج پیر و کاڵ بەر بە گرێ ئاکرێڤەت چن و بلندەهیا ئاڵای پیرۆزەی کوردستانی گاڤەکە دی ئاگری هەلکەن کو هێمایە سەرکەفتنەیە divê demê da ku ez hez kem amajê pê bikem ew dihî li sinûrê parêzgeha Duhokê çêbû taybetî nav bajarê Duhokê û Zaxo lafawra bû cenabê hewa jî dîtin her nexweşiyeka li ser astê Iraqê çêd bît yekem kes ne tinê Iraqê welatê cîran jî yek û hanawat çît xelk û hikûmeta Herêma Kurdistanê ye li cihê daxê ye me li ser astê Iraqê parêzgarê موصل لە بچیتە دەرێ me nedît kesê teatuf nîşêda bît me nedît kesê gubît em amadey ne bû harîkariyê me nedît kesê gubît serê hewa sax bîtin divê navberê de ew laenên ku hêjta meyl hey biçine jêr sîbera vê Iraqê aya vê rastiyê nabînin ku Iraq dilê wê jî hewa nasûjît hînê xereq dibin hînê mirin hînê birsî dibin aya çi dêşêt zêdetir vê peyamê bigehînît ku em cudayîne ئەسڵان ئەس مخالفی و هەندێ مەکۆمە انتظارە هەندێ هەبیت و ئەوە خەڵکەی دڵ مەبسۆژیت ئەمد مووقفی قووەتدا مووقفی زعفێدانینە و نوکەش هەرێمە کوردستانی نمونەیە هەر سەرباری ئەوە زوڵماک و تقریبان ئەوە 10 ساڵە بودجە هەرێمە کوردستانی قەتعیش لایە دەستهەڵاتدارێت بەغدا و هاتیە بڕین وێجۆژی دوان 10 ساڵەدا 100 ملیارد دلار داهاتت یەت عێراقی بووینە نوکەش نمونێ هەرێما کوردستانی پێشکەفتیترین نمونێ ئاوەدانیەیە یە ئارامیەیە یە خۆشگوزەرانیە سەرساخی بوو ماڵباتاوان قوربانی ئەوێت و دوی بووینە قوربانی کارەساتە سروشتیدا و ئەس پشت ڕاستم و هەڵوێستت یەت حکوومەت و یەت سەرۆکاتی هەرێمێ و یەت دامەزراوەت هەرێمە کوردستانی کیفایەتی هەندێ هەنە ئەم دیگەل خەڵکی خۆ ڕاستین و ئەسڵان ئەگەر ببژم واجبێکی قانونیە وانە واجبێکی مرۆڤاییە وانە بەس ئەگەر خەڵکێک معنی خوب هەژی هەندێ نەبینیت گول سەر بویارێکە سروشتی و مەزن حضورك هبيت ما هيك انتظارك بوني اصلا مسألة انتظار مسألة أركة مسألة مظاهرة شيونت مدى هيا حکومت هەرێما کوردستانی و دامودەستگای فەرمیل هەرێما کوردستانی ئەوی جیهێک و انتظار هەی خەڵکێک بوومە تژی بکات ئەم خودی تژی کەین بۆ دێهاریکاری خەڵکی خوبین ئەس متەئەکیدم بلی دامەزراوێت فەرمی هزاران خودان ئیمکانیات نوکەش لە هەرێما کوردستانت حاضرن دەستت خوشک و برایەت خوب بگیرن و ئەوە جارە ئەیکێش نییە و ئەو حاڵەتت چێش دبن هەمە دنیای چێ دبن من ئەو ڕۆڵ پارێزگاری هەولێرێ پرسی
ساعت که دا 25 میلیمتر باران باری بله. و سلامتش در باز بود طبیعی یعنی کمیه که ناطبیعیه هب خوش وقتی کد بیجنه کارسات سروشتی یعنی اوتش تاگن کد علاقه بطبیعت و هیا ممکنه خارج اراده بشره نه همه جهه دنیای جی تشتردن و تشتوسات شده بن استدگم مبسطه بدنگ و هاتن و مؤسسات اتحادیه و انسان به وقتش نبید جاره دیو هبویه دنگ و هاتنا هبوی بلکه حضور هبوی بلکه هندک جاره اوکا هبوی بس ما هیچ تشتاقی خود في عمواك وملات شت تشتاقي سر هند بنياد نانين كو خلقه جدي دست ما بگیرید ایدی هم ملتاکین هم سر بیت خراستای 32 ساله هم حکمرانی خود و 33 ساله هم حکمرانی خود کین هم اداره خود کین ما با هند امکانیاتی تای ما با هند باور خو های و از باور کم ان شاء الله او نوروزه دیتا درگاه که خیر و خوشی بو هریم کردستان و دی هم دی اوا قناقد نخوش او کو هم بحثش کین ما بو هندی کو هم بزانین قیمت او رو بزانین اگر نه ایدی اثر جایت کم چی دی نخوشی یا بحث نکن پیروز بایی و خوشی بو هم کردستان یا بو بجینو جشن ها گوش پیروز لەگەڵ بەڕێزل شاه شەهاب ڕاوێژکاری سەرۆکایەتی حکوومەت هەرێمی کوردستان ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان جارێک تر نەورۆزی پیرۆز بێ زۆر خێراتی سەر نوروزان گوش پیروز بید هر سال خوشی بله هجام